پاش فراوانبوونی ناڕەزایەتی و بایکۆت و خۆپشاندانی مامۆسایان و تەندروستکاران و فەرمانبەرانی هەرێم کە زۆرینەی شار و شارۆچکەکانی لە هەر چوار پارێزگاکە گرتەوە وەکو هەمیشە دەسەڵاتدارانی هەرێم پەنایان بردەوە بەر تۆمەتبارکردنی خۆپشاندەران و حیزبەکانی دیکە چونکە هیچ وەڵامێکیان بۆ داوای ڕەوای موچەخۆران پێ نەبوو. بە درێژایی دەسەڵاتدارەتی هەرێم هەمیشە خۆپشاندانی هاوڵاتیان بۆ مافەڕەواکانیان بە تۆمەتی تێکدەری و دەست لە پشتبوون بە زەبری هێز کۆتایی پێهێنراوە. هەر کاتێک نوێنەرانی خەڵک لە پەرلەمان و دەستگا جیاوازەکان یان بەرپرسانی حیزبەکانی دەرەوەی دەسەڵات پشگیریان بۆ خەڵک و داواڕەواکانیان پیشاندا و بە ئاشکرا چوونەتە نێو ئاپۆڕای خەڵکەوە لەلایەن دەسەڵاتەوە هەوڵی چاوەشەکاری دراوە و تەفسیری دوور لە ڕاستی بۆ کراوە. ئەوەش لا پێناو ئەوەی ئەو مافە بە خۆیان بدەن کۆتایی بە خۆپشاندان و ناڕەزایەتی خەڵک بێنن بەبێ ئەوەی هیچ کام لە داواکاریەکانیان جێبەجێ بکەن. لە خۆپشاندانەکانی ئەم جارەی هەرێمیشدا چەندین تۆمەتدرایە پاڵ خۆپشاندەران و بەرپرسانی ئەو حیزبانەی کە بە ئاشکرا پشگیری خۆیان بۆ داواکاری ڕەوا و خۆپشاندانی مەدەنیانەی موچەخۆران ڕاگەیاندبوو. هەندێ لایەنی ناودەسەڵات کە خۆیان ترسیان لە هەڵبژاردن و هەر هەنگاوێکی دیموکراسی هەیە دەیانەوێت دەستی چەوری خۆیان بەو لایەنانە بسڕن کە هەم پشگیری داواکاری ڕەوای خۆپشاندەران دەکەن و هەم جەخل لە بەڕێوەچوونی هەڵبژاردن لە نزیکترین ماوەدا دەکەنەوە. ئەوەی سەرنجی بارودۆخی سەختی ژیانی خەڵک و گەندەڵی و نادات پەروەری و نەبوونی خزمەگوزاری و ئەو هەموو شکستە ئابووری و سیاسیە بدات کە دەرەنجامی دەسەڵاتی شکست خواردووی ئەوانە دەزانێت ئەوە کێ لە خۆپشاندان و هەڵبژاردن و هەر هەنگاوێکی مەدەنیانە دەترسێت. حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم کە هەمیشە لە هەڵبژاردن ترساون و تا ئەو جێی پێیان کرابێت دوایان خستووە بەڵام کە دوجاریش ناچار بە ئەنجامدانی بوون پیلانی ساختەکاری و دزین و کڕینی دەنگی خەڵکیان داناوە و لەژێر زەبری هێز وە ڕەشەدا هەڵبژاردنێکیان بەڕێوە بردووە. ئەو هێزانی کە 27 ساڵە دەسەڵات و حکومەتێکی بە حیزبی کراویان پێکێنا و داهاتی هەرێم و بز بە بستی خاکەکان خسۆتە خزمەتی خۆیان و موچێکی ئاسایی بە موچەخۆران بە ڕەوا نابینن ئێستاش لە پاش ئەو هەموو شکستە سیاسی و ئابوورەی چەند ساڵی ڕابردوو دەیانەوێت لافیەوە لێ بدەن کە خۆیان لایەنگری بەڕێوەچوونی هەڵبژاردن و ئەو حیزبانەش کە هەمیشە پشگیری داواکاری ڕەوای خەڵکیان کردووە دژی هەڵبژاردنن. ئایا کێ باوەڕ بەم قسانە دەکات؟ لەم نێوەندەدا کۆمەڵی ئیسلامیش وەکو هەمیشە باشکرا و بێ پەردە پشگیری خۆپشاندانی مەدەنیانە و داواکاری ڕەوای هاوڵاتیانی هەرێمی کردووە بە هەمان شێوە جەخل لە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی هەرێم لە کاتی خۆیدا دەکاتەوە. کۆمەڵی ئیسلامی هێزێک کە چ لە ناو حکومەت بوو بێت یان ئۆپۆزیسیۆن بوو بێت درێخی لە خزمەتی خەڵک نەکردووە هەر بۆیە ترسی لە هەڵبژاردن و هەر پرۆسەیەکی دیکەی دیموکراسی نەبووە و نییە.